ئەی تازە جوان پیرم و ئفتادە و کەوتوم تا ماوە حەیاتم دەستێ بدەرە دەستی شکستم کە بەسەر چوون قوربانی وەفاتم تۆ یوسفی نەوحوسنی لەسەر میسڵی جینانی من پیرم و فانی لەم کولبەی ئەحزانە نەزیندوم و نەمردوم هەروە بە تەماتم. بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵ و شادومانم کە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەکەتان پێتان شادەمەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی پرس و بابەت و گفتوگۆیەکی جیاواسری ئەدەبی دەربارەی نالی قسەکەین ئەمڕۆ نالی خوێندنەوەیکی شیکاری فەلسەفی و دەرونی لەگەڵ زۆر بەڕێز توێژەر و هەروەها نووسەر و مامۆسای زانکۆ کاک هەرێم عوسمان کە دەربارەی نالی کتێبێکیان نووسی و سەرنجێکی ورد و باسوخوازێکی نوێ و ئەمڕۆیی و تازەیە پێم خۆش بۆ بیدوێنم و گفتوگۆیەکی نوێ و جیاواسر بکەین دەربارەی نالی و بگەینە هەندێک گفتوگۆی جیاواز و وەڵامی جیاواز دەربارەی نالی و پرسی نالی و پەیوەندی دڵلای نالی و مۆزوعی خەم و ئازار و ڕۆح و زۆرێک گفتوگۆی لەو جۆرە لەبارەی نالیەوە من گفتوگۆکەم دەست پێ یەکەم و بزانم تاکوێ ئەگەم و بۆ بەرەوکوێ ئەگەم. مامۆستاگیان بەخێر بیت. خۆشحاڵ بووم. ئەمەوێ بۆ دەست پێ بکەم لە بابەتی نالیە پێشتریشی زۆرت کردەوە مەسەن بۆ نمونە لەبارەی گۆرانەوە نووسیوتە لەبارەی چەمکی مەرگەوە نووسیوتە لەبارەی بەختیار عەلیەوە نووسیوتە مەوێ سەرنجمان بۆ ئەمڕۆ لەسەر نالی بێ بۆی بتوانین بگەینە شتێک چۆن لەی بابەتەکە دیاری کرابێت و تۆزێک محەدەد بێ بۆی لە ماوەی چل دەقەیە بگەینە شتێک پرسیارەکە لەوە دەست پێ بکەم بۆچی نالی و بۆچی خوێندنەوەیەکی فەلسەفی و دەرونی وەک ئەزانید لە سەردەمی مامۆسای مدەڕیسەوە تا ئێستا بە چەند جۆر و چەند شکڵی جیاواز نالی خوێندراوەتەوە بۆ نمونە نالی لە سەردەمی مامۆسای مدەڕیسەوە بۆ مەسعود محەممەد بۆ ڕێبوار سوێلی بۆ دۆستانی ڕۆژهەڵات دکتۆر ڕەهبەری مەحموود سادە و ئەو هەروەها ساڵحی سوزێنی و بەم دوایانش نووسینێکی زۆر باشی مامۆستا عەبدولخالقی یعقوبی بە ناوی نالی ئاشنای سێڕی قەڵەم. دوای ئەوە کۆدەکانی نالی ئەلفازەکانی نالی وشەکانی نالی ئەو سێڕیان تیا هێشتا ئێمە بتوانین ئیشی تیا بکەین. بەڵێ سەرەتا بەش بە حاڵی خۆم سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانتان بۆ جەنابێ دیارە نالی یەکێکە لە شاعیرە گەورەکان گەورەی نالیش لەوەیە کە خاوەنی قوتابخانەیەکی خۆیەتی دامەزرێنەری قوتابخانەیەکە کە لە ئەدەبیاتی کلاسیکە بە زاری کرماجی ناوڕاست نالی دامەزرێنەری قوتابخانەیەکی سربەخۆیە بەواتایەکی تر وەکو سەرکردەیەکی ئەدەبی ئیمپراتۆریەتێکی ئەدەبی لە ناو ئەدەبیاتی کوردیا پێگەی هەیە و ئەم پێگەیەش پەیوەستە بە ئەو دامەزراندنەی کە بە هێزێکی گەورەی داهێنانی ئەدەبیەوە توانیوێتی لە بواری شعرا داهێنان بکات بەواتایەکی تر نالی دامەزرێنەری ئەم زمانەیە کە ئێستا ئێمە گفتوگۆی پێ ئەەکەین ئەوە توانیوێتی زمانی کوردی بهێنێتە ژێرباری نووسین و بیرکردنەوەی شعریەوە بۆیە قسەکردن لەسەر نالی بەهۆی ئەوەی کە دامەزرێنەری قوتابخانەیەەکە زۆری لەسەر بتراوە زۆری لەسەر نووسراوە پێم وایە کەم پێنووسی جددی و ناجددیش لە کۆنەوە تا ئێستا هەیە ئاوڕی لە نالی نەیابێت و لەبەرەوەی کە لە ڕاستیە کاریگەریەکەی بۆ پاش خۆی و بۆ ئەتوانم بڵم بۆ داهاتوش بەردەوام ئەبێت لەبەرەوەی کە شعرەکانی لە ڕاستیە جیاواز لە شعرگەلی میلی شعری بەرزن شعری ئەدەبی باڵای بەرزن تێگەیشتنیان سەنگین و قورسە ئەو هەوڵە بچووکەی من کە لە 2015ەوە دەستم پێ کرد 2017 کتێبەکە بە چاپ گەێنرا لە ڕاستیە پەیوەست بوو بە خولیای خۆمەوە بۆ ئەدەبیات و لە هەمووی گرنگتر ئەوەی کە من لە بواری ئەدەبا کار ئەەکەم شەرم بوو کە نالیم ئەخوێندەوە لێ تێنە ئەگەشتم لە ڕاستیە بۆیە ویستم بەر لە هەموو شتێک وەکو پڕۆژە دانیشم لە نالی تێبگەم بەوەندەی کە لە توانایی خۆما هەیە بۆ خۆت بەڵێ چونکە من پسپۆڕەکەم ئەدەبە بۆیە شەرم بوو وەکو کەسێکە لە بواری ئەدەبا پسپۆڕی هەبێت و بەڵام لە دامەزرێنەری قوتابخانەیەکی ئەدەبی گەورە تێنەگات هەوڵمدا بۆ تێگەیشتنی خۆم نالی بخوێنمەوە پاش ئەو خوێندنەوانە بڕیارما کە کتێبێکی لەبارەوە بنووسم کتێبەکەژەوە کەوتەوە کە لە ڕاستیا زۆر ئازادانە سۆر سربەستانە
بە ئەندازەی سربەستی لە شعرەکانی نالیە کە ئەوەندەی لێ تێگەشتم زۆر سربەست شعری نووسیوە هەوڵم منیش سربەستانە لەسەری بن. ئوستاز چەمکی فەلسەفی دەرونی ئەمانگەێنێتێکوێ لە شارەکانی نالیە ئەمەوێت لە ئەزمموی ئیشکردنی خۆتا بەتایبەت لە نالیە ئەوە تێکستەکە بوو دەستی تۆی گر یا تۆ دەستی تێکستەکەت گرت باشە ڕەهەندی فەلسەفی و دەرونی نالی خۆت پلکێشی کردی ئەم شتە لای خۆت هەبوو لە ناو شارەکانی نالیا دۆزیتەوە. لە ڕاستیا دوو ڕەهەندەیە بەشێکی پێم وایە هەر خوێنەرێکە کاتێک لە بوارێکە ئەخوێنێتەوە هەندێک لەو چەمکوزارەوە و بیرکردنەوە و پانتایی کە لەو بوارەیە خوێندنەوەی هەیە هەر شتێک بخوێنێتەوە جۆرێک لە خوێندنەوەی هەیە بۆ هەموو واقع و هەموو کتێب و هەموو دنیا لەسەر بنەمای ئەو پسپۆڕی و بوار و خوێندنەوانەی کە هەیەی من لە بواری فەلسەفەیە کە ئارەزوومە و بەردەوام خوێندومەتەوە و ماوەی دوسێ ساڵیش خەریکی خوێندنەوەی دەروون شیکاری بووم لەو ماوەیە بە چڕی بۆیە کاتێک کە دەستم برد بۆ نالی ینی ئەم باگراوندەی خۆم کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە چۆنێتی تێگەشت و خوێندنەوەی خۆم بۆ نالی بەم ئاراستەوە بەم خۆناغەیە بڕە بەڵام ئەوەندەی کە هەوڵم داوە لە کتێبەکەیە جۆرێک لە پانتایی یا بوار بۆ نالی بکەمەوە بۆ ئەوەی کە نالی خۆی بۆم بدوێت نالی خۆی قسە بکات خۆی بێتە گۆ ئەمەش لەسەر بنەمای ئەو دیوە نەبینراویە دەست بۆ نەبراوەی کە لە ڕاستیا بەشێکی باش لەو خوێندنەوانەی کە ئەو کتێبانەی کە بەر لە من نووسرابوون ئەو تارانەی کە من بینی بوون خوێندبوونەوە هەستمە کرد تێرم ناکەن بۆ ئەو خوێندنەوانەی کە من بۆم هەبوو بۆ نالی بۆیە هەوڵێکی بچووک بوو کە چەند ئەتوانم بۆ نمونە لەو بوارەیە خوێندنەوەیەکی جیاوازتر یاخود خوێندنەوەی هەرێم بکەم بۆ نالی و ئەمەش زۆرتر ئەوە بێ کە نالی خۆی تیا دەرکەوێت لە ڕێگەی بینینی منەوە یاخود نالی ببێتە میوانی ناو بیرکردنەوەی من وە لێرەوە کە نالی خۆی هەر پەیوەست بە چەمکی فەلسەفە و پێ و دراوسێتەیە ئەو تێکەڵی لەگەڵ ئەدەبە زۆر جار کە ئەدەبێکی خوێنێتەوە هەر لە ڕێگەی ئەدەبەوە خوێنێتەوە و زۆر جار ناگەیتە کورۆکی ئەوەی کە لە ناو ئەدەبەکە هەیە ئەم ڕەهەندە فەلسەفیە ئەتوانێت بمانگەیاندە شتێکی زیاتر لەوەی لە ئەدەب بۆ ئەدەبە هەیە ینی خوێندنەوەی ئەدەبیانەی ئەدەب و یان خوێندنەوەی فەلسەفیانەی ئەدەب دیارە خوێندنەوەی فەلسەفیانە خوێندنەوەیەکی فرە ڕەهەند قۆڵتر ئەگەر خاکیانە بڵێن جیاوازترە لە خوێندنەوە ئەدەبیە پوختەکە کە هەیە لەبەرەوەی لە ڕاستیە ئەگەر ڕەهەندەکانیشان بچنەوە سەریەک بەڵام ڕەهەندە فەلسەفیەکە بەردەوام جۆرێک لە سربەستی هەیە لە ناو بیرکردنەوەیە زۆر داخراو نییە و ئەمە ژوا ئەکات کە کاتێک تێکستێک بە ڕوانگەیەکی فەلسەفی ئەخوێنیتەوە ئەو تێکستە زیاتر بواری خۆکردنەوەی هەبێت زیاتر بواری گفتوگۆکردنی هەبێت لەگەڵ دوێنەرەکەیە لەگەڵ خوێنەرەکەیە لەبەرەوەی کە تۆ تاوەکو بە چەک و کەرەسەی دەوڵەمەندترەوە فراوانترەوە بچیتە ناو هەر تێکستێک ئەو تێکستە فراوانتر و گەورەتر و بەرزتر بوونی خۆی بۆ دەرەخات خوێندنەوەی فەلسەفیش لە ڕاستیە یاخود بوونی فەلسەفە کاتێک کە خوێندنەوەی ئەدەبی پێ ئەنجام ئەدەین و ئەکات کە ئەم ڕیشە قوڵە ئەم فرە ڕەهەندیە زیاتر دەرکەوێت زیاتر بکرێتەوە لە خوێندنەوە ئەدەبیەکەیە لە ڕاستیە بەشێکی ڕەنگە تەکنیکی هوەری تا ئەندازەیەک ناوەڕۆکی زۆر سنووردار ینی چوارچێوەدار بێت بەڵام لە خوێندنەوە فەلسەفیەکەیە ئازادیەکە زیاترە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت گفتوگۆ لەگەڵ دەقەکەیان ئەنجام بیت و لە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەیژەوەیە لە خوێندنەوەی فەلسەفیە ئێمە ئازادی بناغەیەکی پتەوی هەیە لە تێگەیشتنە لە دەرکەوتنی ڕاستی تێکستە شعری ژێکێکە لەو پانتایانەوە ئەدەبیات بەگشتی کە ڕاستی لەناو ئەدەبیاتە زۆر زۆر پێچە بە دەورە و زۆر زۆر جیاوازە لەو ڕاستیی کە لەناو تێکستە سایکۆلۆجی یا کۆمەڵاسی یا بوارەکانی پەخشانە هەیە بۆیە
کاتێک بەم منطقە فەلسەفی و ئەچتەنا ئەو منطقە ئەدەبیە ئەم دوو منطقە لێک دژن بەڵام کاتێک کە منطقە فەلسەفیەکە ئەکەوێتە ناو گفتوگۆوە لەگەڵ ئەم لۆجیکە شعرەیە کە لۆجیکێکی وەکوتم سرک و ئاڵۆزە و ئەم سەلیقە و حەوسەڵەی فەلسەفەش کە قۆڵ ئەڕوانێت لەگەڵم ئازادیە پێم وایە متوربەیەکی چاگەکەن بۆ ئەوەی کە تێکستە ئەدەبیەکان باشتر و قوڵتر دەرکەون لای نالیش بە تایبەت ئێمە سەرنجی ئەو لێک دژی و پارادۆکسە ئەین کە ڕۆحی پارادۆکس ڕۆحی لێک دژی بەرجەستە بۆتەوە زەق بۆتەوە بۆ نمونە شاعیرێکی گەورەی وەک نالی کە لە ڕاستیان نابێ ئەوەما لەبیر بچێت ئەم پیاوە مەلایەکی گەورە بووە ئەم مەلا گەورەیە کاتێک کە وەکو ئەدەبیات وەکو شاعیر ئەیناسین شتێکی ترە جگەلەوەی پێگەیەکی بەرزی هەبووە لە ناو سەردەمەکەی خۆیان لە ڕووی با بڵێن پەیوەندی لەگەڵ بابانەکان و کە من پێم وانە شاعری دەربار بێ بە پێچەوانەی هەندێک لەو بۆ چوونانە هەیە بەڵام ئەم گەورەی نالی وەکو مەلایەکی گەورە پەیوەست بەو خۆبچووکردنەوەی پەیوەست بە شعرەکانیەوە کە بۆ یارەکەی ئەنجامی ئەیە لە پاڵ ئەو شکۆ و بەرزیەی کە هەیەی بۆ دامەزراندنی قوتابخانەیە کە هەوڵێم لە درێژەی پرسیارەکان ما بگەمەوە ئوستاز دەست خۆش بێ ئەمەوێت لەوە دەست پێ بکەم و بچمە ناو دیوانەکە و لەوە وردە وردە دەست پێ بکەم کە لە دیوانەکەەوە دەست پێەکەیت و لە هاوکات لە کتێبەکەی تۆش لە چەند لاپەڕی سەرتاوە دەست پێەکەی بەر ئازارێکی زۆرەکەوی بەتابێت لە شعری نالیا چ لە دیوانەکە چ لە کتێبەکەشە چەمکی ئازار لای نالی مەسەلەن بۆ نمونە تۆ کە حۆری دوێنێ نێو جەنەتی دیدەم چ دەکەی لەم دڵی پڕ شەرەر و سینەی سۆزانمدا سینەی سوتا و نار ئاگەر چوزانم کڵپە بڵێسە خەم بە یەک دنیادال و مەدلولی جیاوازەوە ئەمێ باز لە پەیوەندی نێوان نالی و ئازار بکەین ئەگەر ئازار لە دیوانەکەی نالیا دەرکەین شتێکی ئەو تۆ نامێنێتەوە و پێم وایە ئەگەر ئازار جاکردنەوە لە نالی تەسەورم وایە کە نالی نەبێ بە شاعیر پەیوەندی نێوان نالی و ئازار من حەزەکەم ئەو چەمکە ببەسمەوە بۆ تەسەورە دینی و حەسەبەوەی کە نالی مەلا بووە ئەڵێن دنیا بۆ موسڵمانەکان یان بۆ باوەڕداران جێگەی ئازار و ناڕەحەتی ئەوانەیە ئەم دوو تەسەورە ئەمانگەێنێتە کوێ نالی لە ڕێگەی ئازارەکانەوە ئەوێ چیمان پێ بڵێ و ئەتوانین ئازار جاکەینەوە لە نالی و ئایا ئەوە ئازارەکانی نالیە نالیان کردو بە شاعیر بەڵێ لەمەی کۆتاییەوە دەست پێەکەم بێگومان یەکێک لەو دەرەنجامانەی کە لە ناو کتێبەکە هەیە بەڵێ ئازار بنەمایەک پانتاییەکی فراوانی لە ناو دنیای شعری نالیا هەیە و ئەسڵەن پێم وانێ هیچ داهێنەرێک بەبێ ئازار بتوانێت داهێنان بکات بۆیە لە ڕاستیە جیهانبینی داهێنەرەکان هەر کامێکیان بپشکنیت پشکی شێری بەرەکەوێت ئازار ینی شتێک نییە وەکو ئازار دۆستی لە ڕاستیە بەشێکە لەو پانتایی هۆشیاری پانتایی تێگەشتن کە درککردنی داهێنەرەکان فراوانترە بۆ تێگەشتن لەبوون لە دنیا لە جیهان لە واقع لە هەر شتێکی ترکە هەیە ئەم درککردانەوەکەن کە ئازارەکان تۆختر و فراوانتر دەرکەون ئەوەی کە پەیوەستە بە نالیەوە بە پێچوانەی ئەو بۆچوونەوە کە لە ڕاستیە با بڵێن دیوە ئاینیەکە ڕۆڵی هەبوو بێت لەم ئازارەیە نالی شاعرێکی ژیان دۆست بووە لە ڕاستیە پێم وانیە دنیا نەویست بوو بێت بەڵکو بەشێکی زۆری ڕەخنەی لە زاهیدەکان و لە سۆفیە دنیا نەویستەکان بووە بەڵام ڕەهەندی ئازار لە شعری نالیە زۆرتر ڕەهەندێک کە ئەتوانین پەیوەستیکەین بە چەند ڕەهەندێکەوە یەکێک لە ڕەهەندەکان عیشقە کە زۆر بە تۆخی لە ناو شعرەکان یا ڕەنگی ئاوەتەوە خاڵێکی تر کە با بڵێن ئازار لە ناو شعری نالیە پەیوەستە بە شێوازی ژیانیەوە خاڵێکی تر پەیوەستە بە داگیرکردنی نیشتیمان و خەم و ئازاری نیشتیمان و دووری و غوربەت و دەربەدەری نالی کە بۆ نالی ئازارێکی زۆر بووە کە ئەمەش لە چەندین قەسیدەیە ڕەنگی ئاوەتەوە بە تایبەت کە دوای ئەوەی بابانەکان ئەڕوخێن نامەکەی بۆ سالم ئەنێرێت لەویا تۆ هەز بە و ئازارە ئەەکەی کە ئازارێکی نەرمە لە ڕاستیە زۆر جیاوازە لەو ئازارە ڕقەی کە
بۆ عیشق هەیەی کە خۆی ئەکا بە قوربانی یارەکەی یار دڵی خوێنین و چای لە گریانی دەبێت ئەرێ گوڵ لە باخان ئای بارانی دەوێت ئەم نالیە کە بەردەوام هەوڵ ئەدات یارەکەی ڕازی بکات یارەکەی بەردەوام لێ هەڵدێت بەردەوام بەهانەی تری پێ ئەگرێت بە جگەلەوەی کە دەستی پڕ ئەبێت لە خوێن بە جەرگی کە حەنایی کردووە دەستی بە خوێناوی دڵی زارم جگەلەوەی کە ئەی کوژێت جگەلەوەی کە دوور ئەکەوێتەوە لە بێشتا نالی ئەڵێ دەی ئەوە 100 ساڵە من لەبەر مەسکەنەکە تاوەستاوم جارێ ئاور بەرەوە بڵێ ئەم سەگە بە وەفایە ینی لە من بە وەفاترە دەزای ئەم جۆرە لە با بڵێن ئەوی ترێکە ئەگەر یار بێت و ئەمێکە شاعیرێکە کە ئەوێت بگات بەوی تر کە پێم وایە با بڵێن ئەو گەیشتنەش بۆ داگیرکردنی ئەوی تر نییە بەڵکو ئەتوانین بڵێن لە ناو جیهانبینی شعری کلاسیکە ئەم جۆرە لە پەیوەندی عاشق و معشوق کە معشوق هەمیشە ناز و عیشوە و هەمیشە داواکاری بەرزی هەیە و عاشق ئەبێ هەمیشە فیداکاری بکات لای نالی زۆر سەختتر و تونتر دەرکەوتووە ئەوە سەرچاوەیەکی گرنگی با بڵێن ئازاری شعری نالی بووە هەر لە میانەی ئازارەکەیە و لە میانەی وەڵامی پرسیارەکەی و خۆبەستەکردنەکەیە من شتێکم بۆ دروست بوو لەگەڵ ئەو فرە ئازاریەیە جۆرێک لە فرە منێتی هەیە لە نالیە ینی یەک من نییە لە یەک کاتە لە یەک کاتە خۆی بچووکەکاتەوە لە ئاسی یارەکەیە و خۆیەکە بە سەگی بەرقاپی و وەک چۆنەڵێ بە سەگ نابێم و لە وەس ئاوی زەرقا بەحری ئەحسانە و لە هەمان کاتیشە لە دۆخێکی ترا لە شوێنێکی ترا خۆی خۆ بەشت زانە لەم خۆ بە بچووک زانیە دەرەچێ مەسەرەن بۆ نمونە ئەو کاتێڵە کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە لە چەندین ڕەهەندیش لەو جۆرەوەیان مەسەرەن ئەڵێ صاحبی سێ مڵکم ئەمڕۆ دیوانم هەیە باشە ئەم فرە منیە پارادۆکسە یا جوانیە چۆن بتوانین ئەمە بخوێنینەوە بەڵێ دەرکەوتنی نالیە لە دوو ڕەهەندی جیاوازەوە ڕەهەندێکیان کە ڕەهەندی عاشق و معشوقە کە وەک گوتم ئەم پەیوەندی عاشق و معشوقە واکات نالی بە جۆرێکی تر خۆی دەرخات یا شعری نالی بۆ ئەوی ترێکە مەبەستێتی کە نەرمە کە ڕەگەزیمەیە کە ئەتوانی وەکو ڕەمز هەر جناوێکی تری لێ بنێ چووکە کاتێککە حەبیبەیەتە ناوە ئیتر حەبیبە مەحبوبە چوزانم ئەگەر حەبیب وڵڵا بێ ئەگەر هەر شتێکی تر بێت کە وەکو ڕەمز وەرگری بەڵام ئەم جۆرە لە پەیوەندی لەگەڵ معشوقە ئەم خۆ بچووکردنەوە یا خۆ کەمکردنە لە ڕاستیە جۆرەکە لە خۆ گەورەکردنەوە ینی پلە پلە بەرزە بێتەوە بەڵام ئەم بەرزبوونەوەی زۆر جیاوازە لەم بەرزبوونەوەی کە جەنابە ئاماژەت پێەیە کە ئەمە وەکو نالیە کە دامەزرێنەری قوتابخانەیەکە نالیە کە ئەیەوێت نمایشی بوونی خۆی بکات لە ناو ئەدەبیاتی کوردیە کە دامەزرێنەری شێوەزارێکی تازە قوتابخانەیەکی تازەیە بەراورد بە لە ڕاستیان نەک قوتابخانەی شعری کلاسیکی کوردی بەزارەکانی تر بەڵکو لەگەڵ فارس و عەرەب و تورکە لەبەرەوەی کە خۆتە زانی ئەو لە حوجرە بووە ئاگاداری تەواوی ئەدەبیاتی فارس و عەرەب بووە بە تورکیشەوە بە تایبەت فارس و عەرەب کە زۆر دەوڵەمەند بوون نالی زۆر بەباشی درکی بەمە کردووە کە ئەبێت ئەم شتێک دامەزرێنێت کە هیچی کەمتر نەبێت لە ڕاستیە لەو لێرەوەی توانین وەکو سوبێکتێک ناوی بەرین جایکەینەوە لە منێکی تاکوشت ئەنی لە خودێکی بچووک لە شوێنەکە بەڵێم ئەم شوناسی نەتەوەیەک هەڵ ئەگرێت لێرەوە نالی لە ڕاستیە لە بری ئەوەی کە گزارش لە نالی خۆی بکات گزارش لە منێکی تاک بکات بەڵکو گزارش لە نەتەوەیەک ئەکات بۆ یەکاڵێ فارس و عەرەب و تورکم هەرسێ بە دەفتەر گرتووە نالی ئەمڕۆ خاوەنی سێ مڵکە دیوانە یاخود بۆ منەتانەی لێ ئەگرن کە بۆ بە کوردی ئەنووسێت کە ئەم بەشانازیەوە ئەڵێم من ئەتوانم زمانێک دامەزرێنە بۆ شێعر نەک لە ڕاستیە بێم لەسەر زمانێکی دامەزرا و ئیش بکەم لەبەرەوە بۆ نالی زۆر ئاسان بۆ ئەزممویشی هەیە کە بە فارسی نووسیوێتی و جگەلەوە ئەو دەسەڵاتە فراوانەی کە لە ناو شعرەکانیان درکی پێ ئەەکەین بۆ زمانی عەرەبی کە لە ناو شعرەکانیان حەزوری هەیە ئامادەیی هەیە
کە ئەمەش بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە کە نالی میوانداری لە ڕاستیە لە ناو هزری کوردیەوە لە ناو بیرکردنەوەی ئەدەبی کوردیەوە میوانداری زمانی عەرەبیەکان نەک لە ڕاستیاوەی کە چوو بێتە ناو پانتایی هزری عەرەبی یا خود فارسی یا ڕۆژهەڵاتیەوە بەڵکو پانتاییە کە تەواو تایبەتە بە نالی خۆی و بە کورد کە ئەمەش بەمانایەوە ناسیۆنالیزم نایەت بەڵکو شتێکی ترەکە ئەواکرێت بۆ من دەرفەت بێ قسەی لەسەرکەین بەڵام ئەم جۆرە لە شانازی ئەم جۆرە لە بەرزی کە لای نالی هەیە کە خاکەڕاییەکیش لە ناو شعرەکانیان هەیە بەڵام لە پاڵیشە جۆرێک لە خۆ گەورەکردن وەکو نمایش نا بەڵکو لە ڕاستیان لەو قووەتە ئەدەبی و لەو هێزە دامەزرێنەرەوەیەت کە نالی ئەنجامیاوە لە ناو شعرەکانی خۆی ئەزانێت چی کردووە هەر بۆیە سەرنج بین بەشێکی زۆری شعرەکانیشی ڕەخنەگرتنە لەو تێنە گەیوانەی لە شعرەکانی کە هەر زۆر بە وەگەڵێ زمانێکی جۆرێک لە هەجوو جۆرێک لە ئەوانەی کە لێی تێناگەن زۆر باشە ئەوەی نالی ئیلف و ئەلیفی کەس نییە ینی بە باشی ئەمە پێڵێن گەب دەکات پێڵێڵە کە من گەپەکەم یان هەر گاڵتەتان پێ ئەەکەم وستا زەمێ تۆزێک زیاتر لەسەرەوە وەسێن ئەو خۆ بە بچووکردنەوەی لە ئاستی یارە ئەو خۆخستنە شوێن پێی ئەوی تر اینجا ئەکرێت لە هەندێک شوێنەوە بە چەمکە عیرفانەکە فەنافی لابێ ئەکرێت لە هەندێک شوێنەوە فەنافی ئەوی تر بەیانی لە بەرامبەر ئەوی تردا مەحوو بوو بێ تیاچوو بێ ئەم تەسلیم بوونە ئەم نازانم خاکەڕاییە ئەمە چۆن ئێمە لە ئاسۆیەکەی وای ببینین کە بچووک بووێتەوە بەڵام لە ئاسەقوڵەکە ئاوا دەریخین کە ئەمە بەرزبوونەوەی و ئەمە باڵاکردنە وەڵامی پرسیارەکە دوای ئەم ناوبڕە وەرەگرم بینەرانی ئازیز ناوبڕێک وەرەگرم و دوای ئەمە وەرەگرم بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتان ئوساز لە پێش ناوبڕەکە و پرسیاری ئەوم کرد خۆ بچووکردنەوەی نالی تەسلیم بوونە یان گەورەبوونە یان باڵاکردنە ئەمە ئەگەر لە ئاسۆیەکە بە خۆ بچووکردنەوە ببینین چۆن لە ئاسەقوڵەکە بتوانین ئەمە بە باڵاکردن ببینین دیارە خۆ بە بچووکردنەوە ڕەنگە شەکە زۆر لەبار نەبێت بەڵام ئەتوانین بڵێن ئەم خۆ بە بچووکردنەوە یا خۆ بەکەمکردنە لە بەرامبەر ئەوی ترێکی معشوقایە ئەم معشوقەش بە خۆی بوونێکی گەورەی هەیە لەبەرەوە هەر خۆ بەکەمکردنەوەیەک بۆ ئەم گەورەیە بەرزیە واتە ئەگەر با بڵێن بە ڕەهەندە عیرفانیەکە تەماشایکین بوونی خالق بوونی مەحبوبە کە لەو پەڕی ترۆپکی بەرزیایە هەر جۆرە ڕازیکردنێکی ئەو یەکبوون لەگەڵ ئەو جۆرەکە لە خۆ بەرزکردنەوە بۆ ئاستی ئەو بەواتایەکی تر نالیەک وەکو بەشێک کە مەحبوبەیەک ئەگەر وەکو گشتێک تەماشاکەین بە دیوە عیرفانیەکەیە ئەم بەشە تێکەڵی گشتە بێت بۆیە جۆرێک لە بەرزبوونەوەی ئەو بەرزتر بێ ئەمە بێ نزمتر بێت بێگومان ئەوەی کە هەر پیرەمێردی ژەڵێ سوراحی سەرفر و دوێنێ لە کە تێکا بۆی بەواتایەکی تر نالی بە پێچەوانەوە ئەمە پیاڵەکەیە کە ئەبێ بەرز بێتەوە بۆ لای سوراحەیەکە ئەمە ئەم بەرزبوونەوەی جۆرەکە لە خۆ گەورەکردن واتە باڵا ئەکاتە ئاستی یارەکەی کە یارێکی بەرزەیە خاڵێکی تر کە بەرزبوونەوەی نالیتیا ئەبینین دامەزراندنی ئەو زمانە ئەدەبیە بەرزەیە ئەو چنینەوەیە ئەگەر نالی بۆ نمونە ئەم شعرە بەرزانەی نەنووسایە کە لە ڕاستیان لە بەرامبەر ئەوی تری یارە ئەوی تری مەحبوبەیە ئەوی تری معشوقەیە قووەتی ئەدەبی زمانی داڕشتنی ڕەوانبێژی هونەرکاری دەرنەکەوت ئەمەش بۆیە پێم وایە دیسان لە دۆخە ئەدەبیەکەیە دیسانەوە بەرزبوونەوەی نالیمان نیشانەیە هەر بە سوود وەرگتن لە وەڵامی پرسیارەکەی پێشوو یار دڵی پڕ لە خوێن و چاوی پڕگریانی ئەوێ باشە ئەم یارە مەحبوبەیە حەبیبەیە یارەکە بەواتە عیرفانەکەی ئەڵڵایە چۆن ئەتوانین سوود لە لاکان وەرگین بۆی بزانین ئەمە پڕکردنەوەی کەلێنەکەیە درزەکەیە لاکان چۆن ئەتوانێت هاوکاریمان بکات لەمەیە
باشە مثلا لە زۆر ڕۆ باس کراوە کە ئەکرێ حەبیبە بێت لە زۆر ڕۆ باس کراوە ئەکرێ ئەڵڵا بێ من لەم و تێپەڕکەین ناتوانین ناوی بنێن گرتنی کە لێ نەگایە گرتنی دەرزەکە بە چەم جوان طبعا لاکان لەو کتێبە من سێ چەمکی سەرەکیم باس کردووە کە ئەیژە ڕێاڵ و ڕەمزی و خەیاڵیە هەرچی ڕەمزیە ئەگەر با بڵێن بە کورتی دەرفەت هەبێت پانتاییەک زمان بۆ نمونە ڕەهەندە ڕەمزیەکەیە هەیەی خەیاڵیش ئەو دیوەیە کە ئەتوانین بڵێن ناوی بنێن واقع ئەوەی کە لە ناو واقع ڕۆ ئەدادیا وێنە واقعیەکانن هەرچی ڕێاڵیە ئەو دیوە نەگیرا و سرک و درز و کەلێنانەیە کە ئێمە ناتوانین دەستمان پێی بگا یاخود لە شوێنێکەوە دەرەکەوێت کە لە ڕاستیە ڕووداوێک دروست ئەکات یاخود بۆ لە حەزەیەک دەرەکەوێت و دنیا ئەشڵەقێنێت بەواتایەکی تر ئەم خوێندەوە لاکانیە لە زۆر بوارەوە بڵێن نەتوانین نیش پێ بکەین لە نالیە لە ڕاستیە هەوڵدان بۆ گرتنی ئەم یارە مەحبوبەیە حەبیبەیە معشوقە هەر جناوێکەی لێ ئەنێت هەوڵێکە بۆ ئەوەی کە ئەو دیوەی کە لە ناو خۆیان وەکو دیوە دەرونیەکە درزێکە ئەم دەرزە پڕکاتەوە بەڵام جوانەکە لەوەیە کە یار با بڵێن بەردەوام ڕائەکات بەردەوام داواکاری نوێ هەیە بەردەوام شتی تر ئەخوازێت ئەم جۆرە لە ئیتر ئەمە جۆرەکە لە دروستکراوی دەسینالی هەر جۆرەك ناوی بنێ دروستکراوێکی ئەدەبیە ڕەمزێکە سیمبولێکە ڕەمز بەمانە ئەدەبیەکەی نەک بەمانە لاکانیەکەی بەڵام ئەو دیوە ڕێاڵیە ئەگەر با بڵێن لە ناو شعری نالیا بۆ مەحبوبە تەماشایکین جۆرێکە لە هەوڵی نالی بۆ گرتنی ئەم شتەکە ناگیرێت واتە نالی کە گرتی لە ڕاستیە مانای نامێنێت واتە دەستی پێ ڕاگەیشت ئەو کاتەی تر لە ڕاستیە ڕیاڵ نابێت و یەتەوە ناو دنیا ڕەمزێکە بۆیە درزەکە بگیرە کۆتایی بە پرۆسەی داهێنانەکەیەت خەڵقەکە کۆتایی پێەیە یان با بڵێن پرۆسەی کەماڵ پرۆسەیەکی مەرگێنەرە لەم دۆخەیە بێگومان هەر لە ڕاستیە ئەگەر تەماشای داهێنان خۆی بکەین داهێنان لەسەر ئەم درزە ئەژی لەبەرەوەی تۆ سەرنج بە هیچ داهێنەرێک نەبووە کاتێک کە بیرکردنەوەیەکی هەیە ئەوێت بین و سێت تر لە دوای ئەوە تەواو بڵێیت من بیرکردنەوەکەم گەیشت بەردەوام جۆرێک لە شتی نوێ هەیە کە تۆ هەستەکەی ئەوەی کە بە ڕەمزی گەیاند و تێواتە زمان کەمی هەیە نقصانی هەیە لەوەی کە تۆ ئەتێ بیگەێنی هەرچەند نالی ئەیە وەصفی یارەکەی کات خۆی بۆ یارەکەی دەرخات ژێڕایاڵی یارەکەی بێ یارەکەی لە شوێنێکی ترۆ داواکاریەکی هەیە یا خۆی هەستەکە کەمتر بووە بۆ نمونە لە ناو شعرەکانیا تۆ زۆر بەبردی سەرنجی ئەوواکەی یار دڵی پڕخوێنین و چای پڕگریانی لێرەیە دڵی پڕخوێنی ئەوێ باشە لە شوێنێکی ترا بۆ نمونە یار داوای لێ کات کە وەرە کە تۆ مردی منی ژەم ینی داوای مردنی لێ ئەکات بۆیە ئەبینی داواکاریەکانی تاوەکو ئەو شوێنە ئەڕایار کە ئەبێت تۆ لە ناو بچی ئەوەی لە عیرفانە پێڵێ بێ بمریتە بێ خۆت بکوژیت خۆ کوشتن بە دیوە ڕەمزێکەیە ئەبێ ببیتە یەکێکی تر ببیتە کەسێکی تر تاوەکو من پێ دەگەم لەو چەمکەی لاکانەوە ئەگەر سەرنجی ئەم ڕەهەندە بین ئەو دیوە نەگیرا ئەو دیوە درستیە بۆ کەلێنە قۆڵە بەردەوام ئەبینی تۆختر و زەخترە بێتەوە ئەمەش لە ڕاستیە بریتە لە نەشئەی دامەزراندنی شعریان نەشئەی بەرەکەتی شعر ئەتوانی بڵێن بەرەکەتی داهێنان ئوستاز ئەمە چۆن جیاکەینەوە لە دۆخێکی سەفسەتەیی کە شاعیر بێ بمان خەڵەتێنێ بۆی بەردەوام بێ بۆی دەسەڵاتی دیکتاتۆرانی خۆی بەجۆرە لە جۆرەکان بسپێنێتەوە لایمە بۆی حزوری بەردەوامی هەبێ بۆی فێڵمان لێ بک نازانم ئەگەر ئەمە ڕاز بێ ئەم چەندکە چۆن ئەمە جیا بکەینەوە یعنی ئەوە پرۆسەیەکی بەردەوامی خۆپێگەیاندنە یا پرۆسەیەکی بەردەوامی هێشتنەوەی خۆیەتی لەبەر چاوێمە لە ڕاستیە ئەکرێ هەردووکیان بێت و ئەو دیوە بۆ مناگەر سەفسەتە ناوێکی گونجاو بێت بۆ نالی هەردوو هەموو دۆخەکانی ئەوێت ئەوە لە هەمووی گرنگتر وەگوتم بۆ دامەزراندنی ئەم قوتابخانەیە ئەم دیوانە کە ئەبێ تر دیوانی هەبێت بەبێ بە قوتابخانەکە
لە هەموو ئاستەکانە هەوڵیاوە و ئەو جۆرە لە خۆ دەرخستنی جیاوازە بۆی ڕازیە بەمەواتە وەگوتم لە شوێنەکە کە لە ئاستی ئەوی تری فارس و عەرەب و تورکا خۆی دەرەخات زۆر جیاوازە لە ئاستی بۆ نمونە مەلاکانی کوردستانە کە هەندێک بۆ نمونە وەکو ڕەخنەگرتن لە تەریقەتەکانی کوردستان ناوی ئەبن جۆرێکی تر لە نالی دەرەکەوێت لە ئاستی میرەکانی بابانە جۆرێکی ترە لە ئاستی واتە بەپی هەر پانتاییەک هەر شوێنێک لە خوربەتەوە بۆ منە کە لە مەکەیە جۆرێکی تر دەرەکەوێت هەر لەوێشە بۆ منە ڕەخنە لە ئەو خەڵکانە ئەگرێت کە لەوێ دایان کوتی و واڵەوە من ئەڕۆم ینی کەس نییە بۆ منە لە مەکە ینی بەتایبەت بۆ مەلایەکی وەکو نالی بڵێەوە من لە مەکە ئەڕۆم پاشانی نالی خۆی کە سەیری دەوروبەرەکەیەکات مەکە چی لێ هاتووە خەڵکانێک هاتوون لێرە دایان کوتیوە بەبێەوەی ئەو دیوە ڕۆحی تێر بکەن نالی بێزارە بێ لەمە ئەچێت هەڵەسێت بۆیە نالی لە ڕاستیە جۆرێک لە سرکی و عجوولیتیا بووە هەر بۆیە ئەم سرکی و عجوولیە دەرکەوتنی فرە ئاست و فرەجۆر و فرە شێوازی یاوەتێ جائیتر ئەمە لە ڕاستیە بریتی نییە لە نمایشکردن بریتە لە سەربردەی ژیانی نالی. ئوستاز پانتایی دیوانەکەی نالی جگەل لە مۆزوعی ئازار وەگوشە بەر کۆڵێک چەمک ئەکەوین جگە لە ئەوەی کە باسمان کرد مۆزوعی ئازاروانە وشەی خەم لە دیوانی نالیە ئەکرێ بڵێن شوێنێکی زۆر باشی داگیرکرد و کەرەسەیەکی زۆر باشە بۆ دەربڕینی خەمەکانی ناخی و کۆڵێک وێنەی شاری دروست کردووە من بە برسی قەت مەزانە غەمە خۆم خەڵکی خەمەخوا و من خەمی هەموو عالم دەخۆم و زۆر شتی تریش ئەمەوە بە قەرزکردن لە عیرفان مستەفا شتێک بێنمە ئاراوە ئەم خەمەی نالی خەمێکی وجودیە یا خەمێکی سایکۆلۆژیە عیرفان لە بوونی مرۆڤ و دەرکەوتەکانیە جیاوازی نێوان دوو دنیاکە ژیان لەگەڵ گوزەرانە با بڵێن کردن لەگەڵ بوونە بەهرە لەگەڵ توانایە نالی خەمی گوزەرانیەتی واتە خەمی پرۆسە سایکۆلۆژیەکێتی یان خەمی دنیای بوونیەتی یان خەمە گەورەکەی ئەوەیە خەمێکی وجودە یا ترسێکی سایکۆلۆژیەوەی لای نالی هەیە دیارە غەم ئازار ئەم چەمکانە کە نزیکن لە یەکەوە ئەم دنیای شعری نالیان دەوڵەمەندتر کردووە شعرەکانی نالی بە دواتر کە لای مەحویش ینی وەگوتم قوتابخانەیە حتمما شاعرانی دوای خۆی بەم قوتابخانەیە تێپەڕین ئیمکانی نییە بۆیە ئەبینی لە شاعرەکانی دواتریشدا غەم پێگەیەکی بەرز وەرئەگرێت یاخود بەباشیەتە ناو ئەدەبیاتی کرمانجی ناو ڕاستەوە غەم لای نالی کۆمەڵێک ڕەهەندی هەیە یەکێک لە ڕەهەندە قوڵەکانی پێوەستە بە ئەو ڕەهەندێک کە ئێوە باستان کە ڕەهەندێکی وجودیە ئەم ڕەهەندە وجودیە زۆر باشی ئێمە لە ناو ئەتوانین بڵێن ئەم شعرەی نالی کە تایبەتە بە غەم دەرئەکەوێ بەعزە ئینسانێ هەیە غەم قوتیە من غەمی خۆم و غەمی عالم دەخۆم غەم دەڵێ نالی کە خەم خواریم نەکا نائیلاجم من بەنی ئادەم دەخۆم ئەم مامەڵەکردنە لەگەڵ غەما کە بواری بۆ غەم کردوتەوە غەم خۆی بێنێتە گۆ بەواتایەکتر لەبری ئەوەی پێمان بڵێ من غەمبارم یا غەمم هەیە ئەمە بچووکردنەوەی ئەمە دیوە سایکۆلۆجیەکەی ئەمە ئەو دیوەی غەمەکە لە ڕاستیە هەموو کەسێک بەعزە ئینسانی هەیە غەم قوتیە بەعزە ئینسانێک هەیە بۆ بە خۆراک بۆ بە پاروی غەم بەڵام من غەمی خۆم و غەمی عالم دەخۆم بۆچی غەمی خۆ منم سەرکردتان بۆ لەشکری غەم ئەم جۆرە لە غەم خواری کە من غەمی خۆم و غەمی عالم دەخۆم بۆچییە ینی نالی بۆچی ئەمە ئاکات نالی چییە تاوەکو ئەمە بکە ئایا سەرکردەی غەم بێ یا سەرکردەی بابانەکان بێ یا سەرکردەی چییە لە ڕاستیە سەرکردەی شعریە سەرکردەیەکە کە ئەتوانین بڵێن جۆرێک لە پاساویش لە دەمی غەم خۆیەوە ئەبینێ بۆیە لە دێڕی دوایەوەڵێ غەم دەڵێ ناڵێ بە دەمی غەمەوە قسە ناکات بەڵکو باگوێ لە غەم خۆی بگرین غەم خۆی ئەهێنێتە گۆی کە ئەمە لە ڕاستیە شعری نالی نەبێ شعر نەبێت بەڕاستی شعری داهێنەرانە هیچ ئیمکانی نییە تۆ غەم خۆی بهێنیتە گۆ و بوار بۆ غەم بکەیتەوە غەم بێتە گۆ لە جاتەوەی لە بارەی غەم دەڵێ نالی کە خەم خواریم نەکا نائیلاجم ئێمە هەمومان ئەڵێ غەم ئەخۆین بەڵام کەسمان جۆمان لە غەم نەکردووە ئەی غەمی نییە ئەی غەمیش
بەڵێ ئەی خەمیش پێویستی بەوە نییە کەسێک خەمی بخوات و ئەگەر کەسێک غەمی خەم نەخوات ئەوە ئەمرێ لە برسا بۆیە نالی ئەڵێ من غەمی تۆش و غەمی عالەمیش ئەخۆم من تۆش تێرەکەم واتە ئەوە منم کە ئەتوانم لە بوونی غەم خۆی تێبگەم نەگەر لە ڕاستی ئەو دیوە سایکۆلۆژی غەمباری کە هەمانە بێگومان ڕاهندێکی تەواو وجودی هەیە ئەمە جگە لەوەش کە ڕاهندە سایکۆلۆژیەکەش لە هەندێک شعری ترا ڕەنگی یاوەتەوە بەڵام خاڵێکی تر کە ئەگەر دەرفەت بیت قسەی لەسەرکەم لە ناو شعری نالیە لەو کتێبەیان من ئاماژەم پێیاوە غەم وەکو غێ وەکو با بڵێن پیتی غێ لەگەڵ خێ وەکو کە ئەمڕۆی ماڵێ خەمم هەیە نالی ئەمەی زۆر جیاواز ینی داناوە هەندێک جار تووشی تێکەڵاویکردنێک ئەبین لەم غێ وەکو خێ جیاوازی هەیە لەبەرەوەی خەم وەکو چەمینەوە وەکو با بڵێن جۆرێک لە زۆرتر بۆ زۆڵف بەکارێناوە کە بەسەر خۆیان خەمی بەڵێ بەڵام غەم بە غێ ڕێگمە بەستی غەمەکەی بۆیە هەندێک جار لە ناو شعرەکانی ئەم تێکەڵاویەش دروست بووە کە من لەو ئیشەیە با بڵێن ئەمەم جیا کردوێتەوە بە وردی کە زۆر باشە ئەستاز بڕێک تەرکیزمان لەسەر یار بوو جیامان کردەوە کەم تا زۆرێک و هەندێکش لە غەمەکەمان جیا کردەوە سایکۆلۆژیەوی تر پێم خۆشە لەسەر مۆزوعی ڕۆح بوەسین بڕێک لای نالی سەر بەردەبازی ڕێتە تەن تەختەبەندی جێتە دڵمەیلی خاکی پێێتە ڕۆح ماڵی خۆتە بیبە سەر و تەندی وەجەسەیەکەی مرۆڤن لە دێڕی دووەمانی و دێڕی دوما بەر دڵ و بەر ڕۆحەکەوین ڕۆح لای نالی چییە ڕۆح چۆنەکرێ بە ماڵ و ئەبرێ ڕۆح ماڵی خۆتە بیبە جا لەبەر لەم لاو ئێمە دڵمانەیە دڵمەیلی خاکی پێێتە ئەم جیاوازیە چۆن بکەین وەگەزین لە شاعرانی دواترا مەسەلەن کۆڵێک ئەم سێبەرەی نالی هەیە بەردەوام دووبارە بووێتەوە چی یارمەتیمانەیە لەم دوو چەمکە تێبگەین بە تایبەتی ڕۆح و مۆزوعی بردنەکە ڕۆح ماڵی خۆتە بیبە دیارە مەسەلەی ڕۆح وەکو چەمکێکی فەلسەفی یاخود چەمکێک لە ناو دنیا عیرفانە تێگەیشتنی زۆر جیاواز هەیە بۆی ڕۆح ئەو پانتایەیە کە بوونی خواتیا دەرەکەوێت لە ڕێگەی ڕۆحەوە ئێمە ئەگەین بە ئەوی تر بە واتایەکی تر ڕۆح بنەڕەتی بوونی مرۆڤە یا جەوهەری بوونی مرۆڤە تەبان ئەمە دیدی من نیە مەبەستم لە ئەو ڕەهەندەی بیرکردنەوەی نالیە کە هەیە بۆیە نالی ئامادەیە بوونی خۆی بدات بە ئەوی تر واتە ئەوە سەر وەکو دیوە جستەیەکەمەوە هەرێکم بە وەگەڵێ خاکی بەری پێت تۆ توانی لەسەری بڕۆیت باشە بەڵێ ئەوە دڵیش شوێنی تۆیە ئەو شوێنەیە کە تۆ بوونی تۆی تیا وەکو ئاوێنەیەک دەرئەکەوێت بەڵام ڕۆحی من ئەوە شیرینترین یا جەوهەریترین بەشی بوونی منە کە ئەی بەخشم بە بوونی تۆ واتە ماڵی تۆیە ئەمە ماڵی تۆ وەکو ئەوەی کە مڵکی تۆیە وەکو ئەوەی کە هی من نییە بەڵکو هی تۆیە وەرە بیبە واتە بە جۆرێکی تر ئەسڵەن ئەمە هەر هی من نەبووە هی تۆیە ئەمە لە ناو بەڵێ کە ئەمە جۆرێکە لە ڕاستی ئەتوانین بڵێن جۆرێکە لە خۆی لە فێڵکردنی نالیش کە بە جۆرێکی تر دیسانەوێتەوە لەگەڵ معشوقە ئاوێزان بێتەوە کە بە جۆرێکی تر بڵێ ئێمە یەکمان گرتووە بوون بە یەک باشەوە نیە بۆ نمونە زۆر جارەڵێن ئەوە یەکێک کە زەواجەکڵێن خوا لە یەکتان نەکات ماواتە بوون بە یەک ئەمە باشە ینی دوو نین ئێستا بوون بە یەکە ئەم جەستانە ڕاستە دووجەستن بەڵام مەکو ڕۆحیەکیان گرتووە ئەمیژەوە ئەو دیوە یەکبوونەی کە لە ڕووی ڕۆحیەوە پێگەیشتووە ئەوە دیسان بیری بخاتەوە کە ئەمە تۆ ماڵەکەی خۆتە بیر شۆ تۆ کەس هەیە لە ماڵی خۆی ڕابکات بۆیە ئەمە ماڵی تۆیە ئەتوانین دێڕەکە بە یەکبوونێکی تاوەتی ناوبەرین تۆ لەسەرەوە جەستە و لە خوارەوە دڵ و لەم لاوە دڵیانی خۆ ئەوی تربوونێکی تاوەتی ینی بووە بە ئەوی تر ینی لەو دێڕایە چۆزانم قۆناغێک لە کەماڵی نالیە لەو دێڕایان بێگومان بەکو ئەگەر نای بڵین سێگۆشەیەکە کە لوتکەکەی کە ڕۆحە لە ناو ڕۆحە ئەم یەکبوونە ڕوئەیات و توانەوەیەک ڕوئەدات یەکگرتنێک یەکبوونێک ڕوئەدات تا ئاستی ئەوەی کە
ڕاهندێک ئەگەر با بڵێن وەکو کەلێن درست دیسانەوە دەرەکەوێتەوە لێرەیە ئەوژەوەیە کە یاربیری چۆتەوە ڕۆحی بەجێهێشتووە ینی ئەم ڕۆحی یارە یا ڕۆحی منەکە من ئەمێ بیبەخشم بە یار ئەم جۆرە لە گەمەکردن ئەم جۆرە لە زمان کە لە ڕاستیان لە ناو دێڕە شعرەکەیە دێڕێکی زۆر نەرم زۆر هەیە من زۆر ئارام زۆر بە ئاسانی تۆ بە زمانێکی سادە نووسراوە بەڵام دیوە قوڵەکەی زۆر بە باشی تۆ درکی پێەکەی کە چەند دیوی لۆچ و پێچوپەنایتیە لە ناو ئەم دێڕەیە کە پەیوەندی ڕۆح لەگەڵ ماڵە کە دیارە لە زمانی کوردیا کە ئەڵێن ماڵی توێیە ماڵ وەکو شوێنی نیشتە جێبوون ماڵ وەکو ئەوەی کە مڵکی تۆیە ماڵ وەکو شوێنەی کە تیا ئێمە سربەستین ینی ماڵی خۆمانە بێپاسەوانە ئەزانی خۆمان بووین بە پاسەوانی ئەم جۆرە لە ئەوەی کە جارێکی تر منیش ئەبمەوە بە پاسەوانی تۆ ئەمە ڕۆح ماڵی خۆتە ئوستاز باسمان لە کۆڵێک جوانی کرد لە ناو دنیای نالیە لە سەردای بەرنامەکەەوە تا ئێستا ئەگەر وەک دوا پرسیار من باسی ئەوە لێ بپرسم باسی مۆنمونە یارمان کرد باسی ڕۆحمان کرد باسی دڵمان کرد باسی خەم و ئازارمان کرد هەموو ئەوانە کە کراون زمان تیادا دەستێکی باڵای هەبووە ئەمە لەسەر بابەتی زمان بوەستین لای نالی زمان ئەدوێنێ یا زمان بەکارێنێ یان نالی لە ناو زمانە گەمە ئەکا بە زمان یا لە بەرامبەربوونەوەیە لەگەڵ زمانە ئەمە ئەو دێڕە وەرگرم نیشتە جێبوونی شاعیرانەی نالی لە ناو زمانات چۆنە و زمان لای نالی چۆنە زمان بۆ نالی دامەزراندنە داهێنانە وەگوتم یەکەم شاعیرە کە زمانی کوردیدا ئەهێنێت ئەو زمانێکی ئێستا ئێمە پێی ئەنووسی نالی توانیوێتی دایمەزرێنێت ئەمە ئیتر توانین بڵێن خاوەن ماڵەکەیە لە ڕاستیە نالی مامەڵەکردنی لەگەڵ زمانە لەوە دەرچووە زمان ئامراز بێت زمان هۆکارێک بێت لە ڕاستیە بەڵکو زمان خۆی ئەبێت بە پاسەوانی ماڵەکە و تا ئەندازەیە دەتوانین بڵێن وجودی ماڵەکە کە ئەوەی هایدگەر ناوی ئەنێ زمان ماڵی بوونە لە ڕاستیە بوونی شعر لە ناو زمانە نیشتەجێیە ئەم نیشتەجێ بوونی شاعیرانەیە وا ئەکات کە زمانی کوردی بوونی خۆی دەرخا لە ڕێگەی نالیەوە و ئێمە یەکەم دەرکەوتی زمانی کوردی لە ئەدەبیاتە لە ڕێگەی نالیەوە ئەبینین بۆیە ئەبینین لە ناو شعرەکانیە سربەستیەکی تەواو لە زمانە هەیە بەنسبەت زمانی شعری نالیەوە بەڵێ ئەم زمانە شعریە لە کۆمەڵێک ئاستی بەرزا دەرئەکەوێت کە لە ڕاستیە تەنیا ناتوانین بە دیوە ڕەوان بێژیەکەی کە کاری زۆر لەسەر کراوە خوێندنەوەی بۆ بکەین ئەوانە کە کاری چاکن بەڵام بەدیوە فەلسەفەکەیە لە ڕاستیە زمانی شعری نالی زمانێکە کە سربەستی تەواویتیایە ئازادی تەواویتیایەوە زمانێک کە ئەتوانین بڵێن وەکو چۆن لە باسکردنی غەما باسمان کرد ئەتوانێت ئەو دی بە وجودیانەی بوونی شتەکان هەبووەکان لە ڕێگەی ئەم زمانەوە دەربخات کە ئەمەش قودرەتی زمانی شعریە کە ئەتوانێت دیوە نەگیراوەکان پێچەکان بە جۆرێک لە جۆرەکان جارێکی تر بکاتەوە بە شعر و ئەو ئاڵۆزیە یاخود ئەو جۆرە لە قۆڵی کە لە ناو شعری نالیە هەیە بەشێکی تری پەیوەستە بەوەی کە زمان بۆ نالی لە ڕاستیە جۆرێک نییە لەوەی کە بیهێنێت بۆ شوێنێکی تر بەڵکو مامەڵەکردنێتی لەگەڵ زمانە وەک خۆی ئەمەش ئازادکردنی زمانە لەوەی کە بیکەین بە کەرەستەیەک بۆ گەیاندنی ئەو مەبەستەی کە هەمە دەستخۆش بێ ئوستاز من بەر کۆڵێک چێژ و هەروە بەر کۆڵێک شتی تازەش کەوتم بە هیوام ئەم چێژەش بەر بینەر و بیسەری ئەمە بکەوێ پرسیاری زۆر ماوە بەس بە نسبەت کاتی بەرنامەکە مەجبورم لێرە کۆتایی پێبێنم ئەگەر بەڕێزە شتێک کورتەیەکە شتێکە مابێت نەتوانی بێ بێڵی لە خزمەتە زۆر سپاس بۆ ئێوە و هیوادارم کە سوود و چێژێکمان بە بینەرانتان گەاند دووبارە و چەندبارە دەستی تۆش خۆش بێ و زۆر سپاس و گەورەی نوان بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانێژە لێرەیە بەم شێوە هاتمە کۆتای ئەڵقەیەم جارەی بەرنامەی بانێژە لەگەڵ نووسەر و توێژەری زۆر خۆشەویست مامۆستا هەرێم عوسمان زۆر سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم وەک هەمیشە سپاس بۆ ناوەندی ڕەهەند و ڕۆمان کە ئێمە ئەمڕۆ لەم فەزای ئەوانان بەرنامەیەمان سازا تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن.